با بچینە لای ئەو شوانەی سەلامێکی لێ بکەین فەرمایشتێکی پێغەمبەرێکی بۆ خوێنێ صلی الله عليه وسلم. سلام علیکم کاکی شوان باشی ئەحواڵت چاکی باشیت سەلامەتی ئەحواڵت باشیت یارە شوانی لێرە کارێکی زۆر باش دەکەی لە فەرمایشتێکی پێغەمبەردا هاتووە صلی الله عليه وسلم کە ئیمامی بوخاری ڕوایەتی کردووە. پێغەمبەر دەفەرمێ هیچ پێغەمبەرێک نەهاتووە ئیلا شوانی کردووە. فەرمویان ئەتوش ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ ئەمنیش شوانیم کردووە. جا حکمەتی شوانی مەڕ و ماڵات زۆرن دەگونجێ بڵێن یەکێک لەو حکمەتانەیە کە پێغەمبەران شوانیان کردووە بۆ ئەوەی پێش ئەوەی کە ببنە پێغەمبەر و کاروباری خەڵکیان بکەوێتە دەست فێری ڕەحم و بەزەیی بن فێری بەڕێوەبردننی کاروباری وڵات بن. ئێستا چۆن ئەتۆ شوانی دەبێ مەڕەکانت جوان بلەوەڕێنی تێریان کەی نێڵی زەرەر و زیان لە خەڵک بدەن. پێغەمبەرانیش بۆ ئەوەی فێر بن کە ڕەعیەتەکانی خۆیان و ئەوانەی کە لە ژێر دەستیاندان جوان بەڕێوەیان ببن نێڵن برسی بن و نێڵن تووشی حرام و قەدەغەکراوەکان ببن و بۆ ئەوەی پێغەمبەران فێری ڕەحم و بەزەیی بن مەڕ و ماڵات زۆر فەقیرە. لە فەرمایشتێکی دیکەدا هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە یەکێک لە هاوڵان دەڵێ ئیتەخیزی غەنەمەن فەئینە فیها بەرەکە مەڕ و ماڵاتی ڕابگرێت چونکە مەڕ بە تایبەتی ماڵاتێکی فەقیرە و هەروەها بەرەکەتیشی تێدایە بۆ ئەوەی لەگەڵ ئەو مەڕ و ماڵاتەی فێری جوانی بەڕێوەبردننی خەڵک بن و فێری ڕەحم و بەزەیی بن و فێر بن خەمیان خەڵک بێت نێڵن خەڵک بەرسی بن. بەڵام تەماشا دەکەی ئەوانەی ئێستا ڕێک پێچەوانن یعنی تەنها خەمیان خۆیە و بەڕاستی خەمیان خەڵک نییە دیارە جوان فێری شوانیەتی و بەڕێوەبردن نەبوون. ئەنجا دووهەم فێری تەواضوع و فێری خۆبەکەمگەری دەبێت ئەو کەسەی کە شوانیەتی مەڕ و ماڵاتی دەکات لەبەرەوەی مەڕ و ماڵات ماڵاتێکی فەقیرە. جا پێغەمبەر دەفەرمێ من تەواضع لله رفعه الله هەر کەسێک تەواضوع و خۆبەکەمگەری فێر بێت و خۆبەکەمگر بێت خوای گەورەش لە بەرامبەردا بەرزی دەکاتەوە. بۆ ئەوەی پێغەمبەران فێری تەواضوع بن لە بەرامبەر میلەتەکاندا لە بەرامبەر خەڵکدا بۆیە شوانیان کردەوەیەکێکی دیکە لە حکمەتەکانی ئەوەیە. بەڵام ئەوانەی ئێمە و ئەوانەی ئێستا لە ڕاستیدا لە جیاتەوەی فێر تەواضوع بن فێری خۆبەزلگیری دەبن لە خۆیان نەبێ کەسیان و بیر نییە. جاران لەو شاخەیە بوون پێڵاوی چوپ و پێڵاوی لاستەقیان لەبەردا بوو ئێستا کۆشکەکانیان چۆتە ئاسمانێ و کەسی کەس ناناسنەوە و لە ڕاستیدا هەر ڕۆژە و ناڕاستیەک لەگەڵ خەڵک دەڵێن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا کە فەرمایشتێکە صحیحە طبعاً هۆشداری دەدات لە جۆرە کاربەدەستانێک کە لە ڕۆژی قیامەتێدا پەیدا دەبن. دەفەرمێت ئەوانە دوو سیفەتیان دەڵێت ئاگادار بن دەفەرمێ ئەوانە یەظلیمونەوە یەکذیبون ئەو کاربەدەستانەی کە لە ڕۆژی قیامەتێدا دێن کە دیارە بە خراپ وەسفیان دەکا سیفەتیان ئەوەیە یەظلیمونەوە یەکذیبونە یعنی زوڵم لە خەڵکەکەی خۆیان و لە میلەتی خۆیان دەکەن بە هەموو جۆرێکی زوڵم و چەوسانەوە و دووهەمیشیان درۆیان لەگەڵدا دەکەن هەر ڕۆژە و بەڵێنێک و هەر ڕۆژە و قسەیەک. جا پێغەمبەر دەفەرمێ هەر کەسێک بە درۆیەکانیان بەقا بکات بڕوا بکات بچێتە لایەن و یارمەتیان بدات لە کاروبارەکانیاندا و سەریان بخات یعنی پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسە لە من نییە و ئەمن لەو کەسە نیم. لە ڕیوایەتێکی دیکەدا دەفەرمێ ئەو کەسە لەسەر حەوزێک کەوسەرە ڕۆژی قیامەتی لەگەڵ مندا نابێت. کەواتە لە ڕاستیدا حکمەتی شوانی گەلێک زۆرن ئەو دوانە بە کورتی بوون. خوای گەورە بەرەکەت بخاتە مەڕ و ماڵات و سەرۆت و سامانێت ئینشاءالله و مەڕ و ماڵات و سەرۆت و سامانی هەموو موسڵمانان بە حەڵاڵی ئینشاءالله.